الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. جەماوەری بەڕێز و خۆشەویستی هەرێمی کوردستان ئەمڕۆ کە 25 نۆی ساڵی 2024 زاینیە، خوا پشتیوان بێت هەموو لایەک دەست دەکەین بە بانگەشەی هەڵبژاردنەکانی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. لێرەوە من چەند پەیامێک ئاراستەی هەموو لایەک دەکەم زۆر بە کورتی و پوختی. یەکەم ئەوەیە کە ئەم هەرێمی کوردستانە وەکو قەوارەیەکی سیاسی کە بۆ زیاتر لە 32 ساڵ دەچێ بنیاتمان ناوە و لەسەر پێی خۆی وەستاوە و بەردەوامە بە هەموو کەم و کوڕیەکانیشەوە، هەموو لایەکمان بەرپرسیارین ئەم هەرێمی کوردستانە بپارێزین، نەک هەر بیپارێزین بەڵکو کەم و کوڕیەکانی چارەسەرکەین و نەخۆشیەکانی دەرمانکەین، چونکە گەر لێی گەڕێین ئاوا وەکو چۆن لە ڕابردوودا دەرد و نەخۆشیەکانی زۆر بێهێز و پێزیان کردووە، زۆر کز و لاوازیان کردووە، بە تەکید دەرد و نەخۆشیەکانی زیاتر بێهێزی دەکەن، بێپێزی دەکەن، بەڵکو ئەگەری ئەوەشەیە کە سەرشی بە فەتارەت بدەن. ئەوە یەک. دوو، بێگومان هەڵبژاردنەکان چ بۆ پەرلەمانی کوردستان بێت، چ بۆ ئەنجومەی نوێنەرانی عێراق بێت، چ بۆ پارێزگاکان بێت، بۆ هەر ئۆرگانێک بێت، بەلای ئێمەی ئیسلامیەوە، بەلای ئێمەی کۆمەڵی دادگەریەوە بەرجەستەکردنی فەرمایشتی خوایە کە دەفەرمێت و ئەمڕهم شوڕا بەینەهم، کاروباریان لە بینی خۆیاندا بەڕاوێژە. لە ڕاستیدا هەڵبژاردنەکان بریتین لە پرسکردن بە خەڵک و جەماوەر و وەرگرتنی ڕای خەڵک و جەماوەر بۆ ئەوەی کە شایەدی بدەن بۆ کۆمەڵێک لە کەسانێک کە بە شایستیان دەزان بیان کە نوێنەری خۆیان و بچنە پەرلەمانەوە یا بچنە ئەنجومەنی نوێنەرانەوە یا بچنە ئەنجومەنی پارێزگاکانەوە و لەوێوە سەرپەرشتی کاروباریان بۆ بکەن. بۆیە با هەموو لایەک بزانین کە ئێمە بە ئەرکێکی شەرعی هەڵدەستین، چکە بەدیل و ئەڵتەرناتیفی هەڵبژاردنەکان بریتە لە خۆسەپاندن، بریتە لە تاکڕەوی، بریتە لە عەسکەرتاری و حوکمی دیکتاتۆری. هەمیشە ئەگەر نەگەڕێ بۆ ڕای خەڵک، کەسانێک لە خۆیان بەناحەق دەکەن بە نوێنەری خەڵک و سەرنجام بە ناوی خەڵک و حوکمڕانی دەکەن. پەیامێکی دیکەم ئەوەیە بۆ هەموو لایەک کە هەڵبژاردنەکان پێویستە هەوڵ دەین، یاخود بانگەشەی هەڵبژاردنەکان و دواییش پرۆسەی هەڵبژاردنیش لە کەش و هەوایەکی زۆر هێمن و ئارام و شەرعیانە و شارستانیانەدا بەڕێوەبەرین، چونکە لە ڕابردوودا زۆر جار لە گەرمەی بانگەشەی هەڵبژاردندا، بەڵکو هەندێک جار لە گەرمەی دەنگدان و بەڕێوەچوونی پرۆسەی دەنگداندا گرج و ئاڵۆزی پەیدا بووە. با هەموو لایەک بەرپرسیارانە مامەڵە بکەین، شەرعیانە مامەڵە بکەین، شارستانیانە مامەڵە بکەین، باوریابین چی دیکە هەرێمەکەی خۆمان نەخەینە ژێر نیشانەی پرسیار لەلایەن دەر و دراوسێ، لەلایەن خەڵک و جەماوەری خۆمان و لەلایەن دام و دەستگانی و دەوڵەتیەکانیشەوە، کە زۆر جار ئەوەمان بە چاودا دەدەنەوە. زۆر جار هەرێمەکەی ئێمە لە ئەنجامدانی پرۆسەیەکی هەڵبژاردندا خاڵێکی دیکەی ڕەشی بۆ زیاد بووە. پێویستە هەموو لایەک خۆمان بپارێزین لە هەر وشەیەک، لە هەر تەعبیرێک، لە هەر هەڵوێست و هەڵسو کەوتێک کە شتێکی ناڕاست بێ، ناحەق بێ بەرامبەر باوانی دیکە. بە تایبەتی من لێرەوە ئامۆژگاری هەموو ئەوانە دەکەم کە هەر لەم سەرەتایەوە شەڕی بانگەشەیان گەرم کردووە و لە شیرازیان بردۆتە دەر، قسەی ناشیرین، ناڕێک، تۆمەت بەخشینەوە بازاڕیان گەرم کردووە. ئەوە شتێکی زۆر هەڵەیە و میلەتەکەمان بە میلەتێکی دواکەوتوو دەکەوێتە بەرچاوی خەڵک و با هەموو کەسیش بزانێ ئەگەر گریمان بە جنێ و تۆمەت بەخشینەوە و پارە دابەشکردن و هەڕەشە و گوڕەشە لە هەڵبژاردنیش بیباتەوە، هەردوو ڕاندوویەتی، هەر خۆی خستۆتە ژێر نیشانەی پرسیارەوە. خاڵێکی دیکەم ئەوەیە کە لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا
کە لە ماوەی 32 ساڵی ڕابردوودا بەڕێوە چوون زۆر جار گفت و بەڵێنی زۆر بە خەڵک دراوە، قسەی سەوز و سووری زۆر بۆ خەڵک کراوە، بەڵام دوایی هیچی لێ سەوز نەبووە. با هەموو لایەک عیبرەت وەربگرینەوە. من پێشێ بەم براو خوشکانەی خۆم دەڵێم، بەم 59 کاندیدەی کۆمەڵی دادگەری دەڵێم لە خوشکان و برایان کە دەبێت عیبرەت لە خەڵک وەربگرن، تەماشا بکەن کەسێک کە قسەیەک دەکا بەڵام دوای کاری پێناکە چەند پێی ناشرین دەبێت، کەسێک کە بەڵێنێک بە خەڵک دەدا بەڵام جێبەجێ ناکە چەند پێی دەشتێ. ئێمە دەبێت عیبرەت لە خەڵک وەربگرین، با پند لەوان وەربگرین و دڵسۆزانش بە هەموو لایەک دەڵم با خۆمان بپارێزین لە قسە و بەڵێنی بێجێ و لە بانگەشەیە کە ناڕاست بێ، ناحەق بێ، ناشەرعی بێ، تەنیا بۆ سەرنج ڕاکێشانی خەڵک بێ. ئەگەر ناوکو کوردەواری دەڵن مەیدانی درۆیە کورتە، دوایی شتەکە دەردەکەوێت. خەڵک جێ خۆیەتی ئەوە پەیامێکی دیکەمە. خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان دەبێت لە بەرپرسانی ئەم وڵاتەمان بپرسن، بڵێن لە ماوەی 32 ساڵی ڕابردوودا بەرهەم و پەرێزی ئێوە دیارە کە بەداخەوە ناڵێن هیچی چاک نەکراوە، بەڵام بەرهەم و پەرێزی خراپتان زۆر دیارە، بە شێوەی حکمڕانیتانەوە دیارە، بە شێوەی ژیان و گوزەرانی خەڵکەوە دیارە کە قڕی و پڕی هەیە، چینایەتی هەیە، بە ملیار لێرکردنی کەمی لەسەر حیزای ڕەشوڕکردنی زۆرینە هەیە، بە جادە و ڕێوبانتانەوە دیارە کە ئێمە ئەم هەرێمە وەکو هەمیشە لە شەڕێکی گەرمدا بێ، ڕۆژانە هەواڵی جەنازە و هەواڵی کوژرا و مردارمان بۆ دێتەوە بەهۆی جادە و ڕێوبانی خراپەوە. و بە باری کەسێتیتانەوە دیارە کە کوردەواری خۆمان گەلی کورد بە ڕەوشت و ئەخلاق و ئەدەب و خێزانی تۆکمە و توند و تۆڵ و پەیوەندی کۆمەڵاتیەکانەوە ناسراوە، بەڵام لە سای ئەو شێوە حکمڕانی سەقەتە وردە وردە خەریکن کۆمەلگاکە بنکۆڵ دەکرێت. هەروەها شوێنەوارتان دیارە بە شەڕی دەرونی لەگەڵ یەکدی، بە شەڕی ئەمنی لەگەڵ یەکدی، و شوێنەوارتان دیارە شوێنەواری خراپتان بەوەی کە ئەم هەرێمە بۆتە شوێنی تەراتێنی وڵاتانی دراوسێ. هەندێک تا خۆتان بەولاوە هەڵواسیوێن، خۆتان بەولاوە هەڵواسیوە. بۆیە هەم بە حکمڕانان دەڵێم، دڵسۆزانە پێیان دەڵێم، و هەم بە خەڵک و جەماوەریش دەڵێم کە پێویستە ئەو پرسیارە لە بەرپرسانی ئەم وڵاتە بکەن کە بانگەشە دەکەن و داوا لە خەڵک دەکەن لەگەڵیاندا بێ، بڵێ بۆ چیتان لەگەڵدا بین؟ 32 ساڵە بەروی کوێتان بردوین؟ چیتان لێ کردوین؟ وڵاتەکەتان پڕ کردووە لە زوڵم، لە ستەم، لە گەندەڵی، لە ناتەبایی، لە ڕەوشت نزمی، لە داڕوخانی ئەخلاق، لە هەڵوەشانەوە خێزان. زەحمەنیە بۆ کوێی کەمان دەبن؟ پرسیارێک دەکرێت کۆمەڵی دادگەری دەیەوێت چی بکە؟ کۆمەڵی دادگەری دەیەوێت ئەوە بکە کە لە ڕابردوودا کردوویەتی. لە چی؟ جارێک کۆمەڵ لە ڕابردوودا بە بوێری، بە جوامێری، بە ڕازگۆیی، بە دڵسۆزی، بە نەلەخشاوی و دامەزراوی ناسراوە. ئەگەر خەڵک هەر ڕۆژە لەسەر پەتێک یاری دەکە، هەر ڕۆژە ڕوو لە لایەک دەکا، هەر ڕۆژە لەکوێ بابێ لەوێ شەن دەکا، کۆمەڵ دامەزرا و نەلەخشا و سەقامگیر بووە لەسەر ئەو ڕاستەڕێی خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. و کۆمەڵ هەمیشە لە سەنگەری مەزڵوماندا بووە، لە بەرامبەر ستەمکاراندا بازیشی داوە لەسەر ئەوە. و کۆمەڵ هەمیشە لە مەیدانی پەروەردەکردنی میلەتەکەیدا بووە، فێرکردنیان، چاوەڕوونکردنەوەیان، قورئان فێرکردنیان، فەرمایش فێرکردنیان، شەرعزانکردنیان، پەروەردەکردنیان لە هەموو لە ڕووی ئیمانی و ڕوحی و ئەخلاقی و خێزانیەوە. و کۆمەڵ هەمیشە لە مەیدانی کاری خێرخوازیدا بووە کە زانیوێتی حکوومەت بە ئەرکی خۆی هەڵناستێ، خەڵکێکی زۆری ڕەش و ڕوود، نەخۆشە، دەردەدارە، بێجێگە و ڕێگەیە، بێوەزعە، وەزعی نالەبارە. کۆمەڵ داوای لە خێرخوازانی ئەم وڵاتە کردووە، لە ڕێ دامودەزیا خێرخوازیەکانی بەخشین و سۆمای چاوان و هاوار و چیوچیەوە، و خەڵکێکی زۆری حەواندۆتەوە، خەڵکێکی زۆری دەرچارەسەر کردوون. ئەوەی کە من لە یادم بێ تا ئێستا 132 خانوو بۆ خەڵک بێدەرەتان کردراوە، هەزاران خەڵک لە نەخۆشی سەخت دەرباز کراوە، چارەسەر کراوە، هەزاران خەڵکی کەم ئەندام خزمەت کراوە. کۆمەڵ لە مەیدانی کاری خێرخوازیدا بووە، و کۆمەڵ دەیەوێ لە ڕێی ناردنی نوێنەرانێکەوە کە نوێنەرانی ڕاستەقینە بن، سەرڕاست بن، نەلەخشاو بن، نەکردرێن و نەفرۆشرێن، نەدۆڕێن و لا نەدەن. لە ڕێ ئەو نوێنەرانەوە دەیەوێ ئەو پەرژینی کار و پرۆژەی ئیسلامی خۆی، کاری ئەخلاقی خۆی، کاری خێرخوازی خۆی، کاری سیاسی سەرڕاستانەی خۆی
کاری دڵسۆزانەی خۆی لە وڵاتەدا زیاتر گەشە پێ بدە و چاکتری بپارێزێ بە تاکید بە ئەندازەی ئەوە کە ئێمە لە پەرلەماندا نوێنەرانی باشمان دەبن پەرلەمانتاری سەرڕاستمان دەبن ساغمان دەبن مەبدەئیمان دەبن کە وەکو گوتم ناکردرێن و نافرۆشرێن نابەزن و کول نابن و شل نابن ئێمە زیاتر دەتوانین پەرژینی کار و چالاکیەکانی خۆمان بکەین ئەوە هەمووی لەلایەکەوە و لە لایەکی دیکەوە من بە هەموو لایەک دەڵێم ئێمە تەماشا دەکەین بە ئەندازەی ئەوە کە ئاومان لە دوا دێ بە ئەندازەی ئەوە خەڵک و جەماوەر لەگەڵماندا هاوکار و دەستبارگر دەبێ چاومان لەوەیە کە چیدی ئەم وڵاتە بۆ شێوە حکومڕانی نەکرێ چیدی کە کەسانێک کە حساب بۆ خوا و بۆ قیامەت ناکەن حساب بۆ دین و ویژدان و ئەخلاق ناکەن چیدی خۆیان لەو خەڵکە نەکەنە خاوەن ئێمە چاومان لەوەیە کە دەست لە سنجی خۆمان دەدەین فەرمونون خەڵک و جەماوەر لەگەڵماندا بن هاوکارمان بن پشتمان بگرن خوا پشتیوان بێ دایان وەستێنین ڕایان دەگرین و کۆتایی دێنین بە زوڵم مستەم و گەندەڵ و فەساد و خراپە و دەبێ حەق بۆ خاوەن حەق بگەڕێتەوە و دەبێ وارداتی ئەم وڵاتە هەموو خەڵکی ئەم وڵاتە بێ نەکە هیچ چەند ماڵێک نەکە هیچ چەند کەسێک و قۆرخکاری نەبێ گەندەڵی نەبێ فەساد نەبێ بەدادگەری وڵات فەراح دەبێ بەدادگەری بەرەکەت دەکەوێتە ڕزق و ڕۆزیەوە بەدادگەری خەڵک هێمن و ئارام و تەبا دەبێت بەڵام بە زوڵم مستەم ئینسان ماڵی خۆشی لێوە تەنگ دێ بە کورتی کۆمەڵی دادگەری بە دروشمی ڕایان دەگرین دەیان وەستێنین دەیەوێت ئەم دۆخە ناهەموارەی هەرێمی کوردستانی تێدایە لە ڕووی سیاسی ئەمنی ئەخلاقی خێزانی ئابووری گوزەران دەوێت ئەم دۆخە بگۆڕێ بگۆڕێ بەوە کە دادگەری تێدا بێ ڕەوشتی تێدا بێ ئەخلاقی تێدا بێ برایەتی تێدا بێ تەبایی تێدا بێ هەرچی چاکە تێیدا بێ و هەرچی خراپە تێدا ڕشەچێش بکرێ و لی بژار بکرێ چاوەڕوانیمان لە خەڵک و جەماوەر ئەوەیە کە دەستبارگەرمان بن هاوکارمان بن و لیستی ژمارە 147مان بۆ سەر بخەن ئەم کاندیدانەمانە خوشک و برانەمان کە جێی بتمانەی خەڵکی کۆمەڵی دادگەرین دەنجیان پێ بدەن سەریان خەن بیان نێرنە پەرلەمان خوا پشتیان بێ پیان سەربەرز دەبن و متمانەتان پێیان هەبێ لەو کەسە بترسێ کە لەخوا ناترسێ ئەوانە لەخوا بە زیاد بێ هەمووی پەروەردەی ئیمان و ئیسلامن دیارە ئێمە ناچین بڵێن شاخیان و باڵیان وە لە ڕابردوودا پەرلەمانتارمان بوون پەرلەمانتارانی ئێمە یەک بەدە بووە یەک بە 20 بووە پەرلەمانتارانی ئێمە خەڵکێکی مەبدەئی بوون وەزیرمان بوون هەروەها لە حکوومەتی خۆجێیدا بووین لە ئەنجومەنی پارێزگاکاندا بووین لە بەغدا بووین لە هەر شوێنێک بووین بە ئەندامانی خۆمان سەربەرز بووین لەخوا بە زیاد بێ ئەوانەش ئینشاءالله هەر وەکو ئەوانی ڕابردوو بەڵکو دەبێ هەوڵ دەن زیاتریش پیان سەربەرز بین خوا پشتیوان بێ هیواداریشم ئەم کاندیدانەمان ئەم خوشک و برا بەڕێزانەمان وەکو خوشک و برایانی ڕابردوومان بەدەستی بەدەست نوێشەوە بە دڵسۆزیەوە بە بەزەی و پەرۆشەوە بەبێ فەرقی و بەبێ جیاوازی چونکە لای ئێمە دەبێ مرۆڤ بوون پێوەربێ هاوڵاتی بوون دەبێت بە پێوەەر بگیرێ نەک حیزبی بوون نەک سەر بە فڵان دەبەر بوون و فڵان دەبەر بوون مرۆڤ بوون بە پێوەەر بگیرێ هاوڵاتی بوون بە پێوەەر بگیرێ کە بەداخەوە ئەم هەرێمی کوردستان ئێستا دابەش کراوە ئەوە هیچ کە بۆ دەڤەری سەوز و زەر دابەش کراوە بەڵکو بۆ زۆشتی دیکەش دابەش کراوە دەبێ ئەوە چاکی کەینەوە ئەوە حاڵەتێکی نەخۆشیە خوای پەروەردگار باسی حکمی فرعون دەکات دەفەرمی ئینە فرعون علا فی الأرض وجعل أهلها شیعا فرعون خۆی بەسەر خەڵکدا فەرز کرد و خەڵکەکەشی بەش کرد پارچە پارچەی کردن بە گەژێکی داکردن ئەمە حاڵەتێکی نەخۆشیە پێویستە کۆتایی پێبێنین هیوادارم ئەم کاندیدانەمان دوای ئەوە کە خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان متمانیان پێدەدا نوێنەرایەتێکی ڕەسەن و ڕاستەقینەی کۆمەڵی دادگەری بکەن و نوێنەرایەتێکی ڕەسەن و ڕاستەقینەی خەڵک و جەماوەری موسڵمانی هەرێمی کوردستان بکەن چونکە ئەوانی کە دەچن بۆوێ نوێنەری هەموو خەڵک دەبن دەبێت خەم لە هەموو خەڵک بخۆن و ئێمە هەمیشە پەرلەمانتارەکانی خۆمان و ئەو کەسانی کە کارێکمان پێسپاردووسکاری حکومی پەرلەمانی دەستمان کردوونەوە خۆیان ئیجتیهاد بکەن ئیبداع بکەن داهێنان بکەن بەبێ ئازادی داهێنان ناکرێ نەک وەکو هەندێک پەرلەمانی هەندێک لایەن و حیزب هەموو شتێکی بۆ بێ بەگەروی دابکرێت وەکو بەچکە چۆلەکە چۆن خواردنی بەگەرودا دەکرێت نا دەبێت دەستی کراوە بێ لە بواری خۆیدا ئیجتیهاد بکە ئیبداع بکە و داهێنان بکە لە کۆتاییدا دەڵێم خوشک و برا کاندیدەکان هەوڵدەن
حتا بۆتان دەکرێت خۆ بپارێزن لە هەر قسەیەک لە هەر هەڵسو کەوتێک لە هەر ڕەفتارێک کە لەگەڵ ئیسلامی بەرز و مەزنی ئێمەدا ناگونجێ لەگەڵ قورئاندا ناگونجێ لەگەڵ ڕێبازی پێغەمبەردا ناگونجێ صلی الله عليه وآله وسلم وعدی ناڕاست بە خەڵک مەدەن قسەی ناڕاست بۆ خەڵک مەکەن و بە ڕوحی دڵسۆزی بسنە نێو خەڵک و جەماوەر نەک بە ڕوحی خۆپەسەندی هیوادارم متمانەی کە خەڵک پێتان دەکات لە شوێنی خۆیدا بێ و لە کۆتاییدا بە خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان دەڵێم خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان ئێمە دڵسۆزین بۆتان و دڵسۆزیەکەشمان لە بەنداتیمان بۆ خواوە سەرچاوە دەگرێ پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام بە قەومەکانی خۆیانیان فەرمووە ئینی لەکم ناصح ئەمین من بۆ ئێوە دڵسۆزێکی ئەمیندارم ئێمەش دڵسۆزین بۆتان لەگەڵمان بن پشتمان بگرن هەوڵدەن خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان پشک و بەشتان بچێتە نێو چاکە و خێرەکانی ئەو پەرلەمانتارانەی کە بەڕێی خوا و پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وەسەلام دەڕۆن و چاکە دەکەن بۆی پشک و بەشتان لە چاکەکاندا بێ وریابن پشک و بەشتان نەچێتە نێو گوناح و تاوان و خراپە و هاوکاریکردنی زاڵمانی کەسانێک کە دەچنە نێو پەرلەمان بەڵام نوێنەرایەتێکی ناڕاست دەکەن نوێنەرایەتێکی ناساغ دەکەن چونکە دوایی ئێوە لە خێر و شەڕی پەرلەمانتارەکانی کە دەیانێنە پەرلەمان بەشدارن هەوڵدەن بەشتان لە خێر و چاکەیاندا بێ نەک بەشتان لە گوناح و تاوان و خراپەیاندا بێ خوای پەروەردگار تەوفیقی هەموو لایەکدا بەو شێوە مامەڵە بکەین کە شایستەمان وەکو میلەتێکی مسڵمان و چاو بە خۆمان دابگێڕن لە هەموو ئاستەکاندا لە ئاستی سیاسی لە ئاستی ئەمنی لە ئاستی خێزانی ئەخلاقی عیبادی فیکری لە ئاستی کۆمەڵایەتی لە هەموو ئاستەکان چاو بە خۆمان دابگێڕنەوە بین ئەو ئاستە بەرزەی کە خوا سبحانه وتعالى و پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فرمانیان پێکردوین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين